بەڵێ لە تەوەریەکەمی بەرنامەی بەیانی باشکوردستاندا باز لە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ منداڵانی ئۆتیزم دەکەین، باز لە خۆشیاری ئۆتیزم دەکەین. بێگومان من وردەکاری زیاتر ئەم بابەتە وەردەگرم کە دکتۆر زانا عەزیز پسپۆڕی مناڵی ئۆتیزم و دواکەوتنە ژیری بەشێکی ڕاستەخۆ لە سۆدیۆ ئامادەیە. بانی باش دکتۆر بەخێر بێ. زۆر زۆر سپاس. ئەمە باز لە هۆشیاری مامەڵەکردن لەگەڵ منداڵانی ئۆتیزم دەکەین. باسێکی لەوانەمان بۆ بکەی لە هەمان کاتدا چیوا دەکات بۆ منە منداڵێک تووشی ئۆتیزم بێ، یانی هۆکارەکانی زۆر باشە. لە ڕاستیە قسەکردن لەسەر مەجرا و ناوی ئۆتیزم ژینگە و خەیاڵێکی فراوان داگیرەکات. ئۆتیزم لە جیهانە بڵاوە و ڕۆژ حاڵەتێکە ڕۆژ بە ڕۆژوو لە زیادبوونەکات و هەموو چین و توێژ و ڕەگەز و جۆرە مرۆڤێک تووشی ئەبێ و تام دەقێ زانست بە نەخۆشی نەناساندووە و چۆنەڵی ئۆتیزم بیرکۆڵیە لە ژیری مرۆڤدا بۆیە نەخۆشی نییە. لە سەری مرۆڤدا ڕوئەیە کە کێشە لە نشونما و گەشەی مێشکی ئەو مناڵایە دروست ئەبێت کە وردە وردە لەگەڵ ساڵەکانی تەمەنی گەورە ئەبێت، کێشە لە گەشەی دەمارەخانەکانی مێشکە دروستە بێ و لە نەتیجەیە ئەناسرێتەوە بەوەی کاڵین ئەم مناڵە لە حاڵەتی شەبەنگی ئۆتیزمی هەیە و تەمەنی 1 ساڵی بۆ تەمەنی 12 ساڵی دەمارەکانی سەرجەم دەمارەکانی جەستەی ئینسان چۆنەڵی لە گەشەیەکی بەهێزدایە. ئەو جینەی بەرپرسە لە گەشەی دەمارەکانی جەستەی مناڵ ئەگەر بە چۆنەڵی خەلەل لە گەشە و خواروخێکی لە گەشەی ئەم جۆرە جینانەیە دروست بوو مناڵەکاڵێن ئۆتیزمە. وەکوتم ئۆتیزم ینی مەجرایەکی فراوانی دروست کردووە تا ئەمڕۆژ زانستی سەردەم خەریکی لە کۆڵینەوەی بۆی هۆکار و چۆنەڵی ئەوە بناسێتەوە بۆچی مناڵ تووشی ئۆتیزمە بێت. ئێستا چەند هۆکار ناسراوەتەوە بۆی کە منداڵێک تووشی ئۆتیزم ببێت؟ بەگشتی هۆکارەکان فرەجۆرن لە سەتا هەنێک سەرچاو ئەڵێن لە 140 بۆ لە 180 هۆکارەکان بۆ ماون بۆ ماوە خەلەلی جینی پێش لەدایک بوون دایکەکە نەفسێتی دایکەکە جەستەی دایکەکە پێش لەدایک بوون مەرحەلەی حەمل کە مەرحەلەیەکی زۆر زۆر گرنگە ئەگەر دایکەکە لە چۆنەڵی لە ژینگەیەکی ناتەن دروستا بێ هەم لە ڕووی دەرونی هەم لە ڕووی پیسبوونی ژینگەیەوە. جاکاڵین پیسبوونی ژینگەی بەبەستمان دوو کەڵی سیارە و ئەم جۆرەشتانە نییە بە تەنها ئەمە جزئێکێتی ئەو مۆبایلانەی کە ئێمە پێمانە هەمووی تیشکی لێوە دەرەچێت زۆربەی دایک جاری وا هەیە 3 مۆبایلی پێ ئەنتەرنێتێکی پێ و هەمووشی لە گیرفانیاتی عین لە جەستەوە نزیک ئەمە ژێکێکی کێ لە هۆکارەکان و یەکێکی کە لە هۆکارەکان کێشە و نەقسی کۆمەڵک لە کانزە و ڤیتامینەکان لە جەستەی دایکێک حەملی هەیە بواتە ئەم دەقەیەش کە من قسە لەگەڵ ئێواکەم لە کۆڵینەوەکان بۆ دۆزینەوەی هۆکارەکان بەردەوامن پێشووتر بۆ ماوە پانتایەکی گەورەی لە هۆکارەکان داگیر کردبوو بەس توێژینەوەکانی ئەم دواییانە زیاتر گرنگی یان ڕویان لە مەسەلەی ژینگە و پیسبوونی ژینگەیە چونکە ئۆتیزم کە ئێستا زۆر زۆر بڵاو بۆتەوە بۆ نمونە تازەترین توێژینەوە لە ئەمریکاڵێ لە 44 مناڵێک مەترسی ئۆتیزمی لەسەرە لە 44 مناڵ پێشتر لە 10,000 مناڵێ بوو دواتر ڕێژەکە دابەزی بۆ 100 مناڵێک ئێستا لە ئەمریکا تازەترین توێژینەوە لەسەر ڕێژەی مناڵانی ئۆتیزمەڵێ لە 44 مناڵێک کێشەی ئۆتیزمی بۆ دروستە بێم ڕێژەیە زۆرە وایە ئەم ڕێژە زۆرە کە ڕۆژ بە ڕۆژ زیادەکە یەکێک لە هۆکارەکان پێشکەوتنی دنیا و پیسبوونی ژینگە. بەڵێ دکتۆر ئەمێ بزانم ناسینەوەی ئۆتیزم چۆنە بۆ منە باوان چۆن بزانێت کە منداڵەکەی تووشی ئۆتیزم بووە بەشێک بابلەوە دەکەن زیاتر دایک و باوکان کاتێک ئەزان کە منداڵێکە ئۆتیزمیەتی کە تەمەنی لە نێوان 2 بۆ 3 ساڵدای ئەمە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە ئەنی لەو کاتەدا کار و چالاکی مناڵەکە زیاد دەبێت هەست بەوە دەکەن؟ بەڵێ پرسیارێکی زۆر جوانە زۆر پێم خۆشە وەڵامی بەموانە چونکە ئۆتیزم لەبەرەوەی حاڵەتێکی تازەیە
هێندە نابێت باڵی زانست کەشفی کردووە بە بەراورد بە نەخۆشیەکانی تریان بە حاڵەتەکانی تر بۆی زۆربەی کەس یان تەنانە پسپۆڕەکانیش لەم مەجرە و مەجالەیە کەونە هەڵەوە چونکە دەستنیشانکردن تەشخیص لە مناڵانی ئۆتیزم سەختترین کارەکەیت یعنی دەستنیشانکردنەکە هێندەی چارەسەرکردنەکە سەختە بۆ چونکە چۆنەڵی حاڵەتی ئۆتیزم چەند نەخۆشیەکە لە ناو یەک مرۆڤدا تۆ چۆن جێی بکەیتوانێ کام نەخۆشیە هۆکاری نەخۆشیەکانی کەشە باشە بۆیە ناسینەوەی زۆر زۆر گرنگە چای بخرێتە سەر ئەونەی من دیقەتێم و لەم مەجرایە کارەکەم زۆر هەڵە ئەبینم مناڵ هەیە بە ئۆتیزم تەشخیص کرا ئۆتیزم نەبووە مناڵ هەیە ئۆتیزم نییە بەڵام ئۆتیزم تەشخیص نەکراوە بەڵام ئۆتیزمێتی و بە هەموو سێکتەرە زانستیەکانیشە زۆر جار تێپەڕیوە و لێرە خەبیری پسپۆڕەکە زۆر جار دەور نابینێ لەوانەیە بکوێتە هەڵەوە چونکە نیشانەکانی زۆر فراوانن بەڵام دایک و باوک هەر چۆنێک بێ دایک و باوک یەکەم کەسن کە پێش دکتۆرەکان هەست بە بوونی ئۆتیزمەکەن لە مناڵەکە زۆر باز لە تەمە نەکرێت دوای 3 ساڵی دقیق ئەتوانرێت تەشخیصی مناڵی ئۆتیزم بکرێ من پێم وایە لەبەر ئەوەی ئەمانەت هێشتا توێژینەوەن هێشتا بە بنبەز نەگەیشتوین ئێمە هەڵەیە ئەگەر ئێمە ئەم وشەیە هەڵمان بخەڵەتێنێ بڵین مناڵەکە مادام نەگەشتۆتە 3 ساڵ کاتە جارێ لێگەڕێ کات و ئۆتیزم پێکەوانی هەمیشە شەڕیان و ڕوبەڕووی یەک وەستاون ڕۆژێک بۆ مناڵی ئۆتیزم 100 ساڵە چونکە تێپەڕاندنی کادیان بە فیرۆدانی کات مەترسیترین مەترسیە لەسەر خێزان و مناڵی ئۆتیزم زۆر کەس هەیە مەسەلەن زۆر مناڵ هەیە من سوتفەیم کردو کە هاتۆ تەلام تەمەنی گەیشتۆتە 14 ساڵ هێشتا دوو دڵە لەوەی کە مناڵەکەی ئۆتیزمەیان نا هەنێگەڵێن ئۆتیزمە هەنێگەڵێن ئۆتیزم نیە بۆیە دایک و باوک یەکەم کەسن کە توانن بزانن مناڵەکان ئۆتیزمەیان نا لێرە زۆر مهمە دایکەکە بە تایبەت زۆر خۆی قەلق نەکات کاتێک هەنێک نیشانەی چۆنڵی جیاز لە مناڵەکەیە دەرکەوت بۆ نمونە بە بۆچوونی من لەو ساتی کە مناڵ شیرەخوا لە باوەشی دایکە ئەکرێتەوە تێبینی بکەیت ئەکرێتەوە تێبینی بکەیت زۆر گرنگە دایک هێندە هۆشیار بێ پێش ڕوودانی حاڵەتەکان هەنێک فحوساتی چۆنەڵی بە چاو ئەتوانی بیکەی بۆ مناڵەکەتی بکەیت ئەو ساتی کە دایک شیرە بە مناڵەکەی مناڵانی ئۆتیزم یەکەم نیشانە کە تیانە دەرەکەوێ لە باوەشی دایکە کە شیرە خواستێری دەموچای دایکی ناکات بۆیە زۆر گرنگە تۆ لە یەکەم نیشانەوە ئیتر سەرنجی احتیاڵی خۆت بخەی و خۆتۆ گەر مناڵەکە ئۆتیزم نەبێت چه زەرەرێکەکەی بەس لێرە گرنگە تۆ دایکەکە قەلق نەبێت دایکەکە تر ژیان لە خێزانەکە تێک نایات دکتۆرە دکتۆر نەکە هەموو ڕۆژێک چەند سیفەتێکی بینیوە لە مناڵە کۆرپەکەیە چاوەڕێ بکات بەڵام لای خۆی یاداشتی بکات یەک دوو مناڵانی ئۆتیزم کاتێک لە ڕووی سۆزداری و کێشیان بۆ دروستە بێ بۆ ئەناسرێنەوانێ کاتێک دایکەکە بەجێی ئەهێڵێ لە جێگایەکدایانی بەجێ هێڵە ناگرین بۆ دایکیان مناڵی ئاسایی لە بەتایبەتی ئەگەر لە ژنگێکی نامایە بەجێ بێڵێ دایکەکە بڕاگری یەکسێ بەڵام مناڵانی ئۆتیزم ناگرین و یەکێکی تر لە نیشانەکانی ناسەر و لە ڕووی کۆمەڵایەتی و مناڵان پاشەکشە ئەکەن بۆ من پێم خۆشە کاتێک باسی نیشانە ئەەکەین زۆر گرنگە هۆشیاریمان لەسەر ئەوە هەبێت کە تا ئێستا لە کوردستان کەمترین خواست و باسی لەسرە ینی خێزانانی ئۆتیزم ئەگەن لەم حاڵەتانە هەبێت تەمان کە تۆڵی ئۆتیزم جۆری هەیە هەر یەک جۆر نییە تا ئێستا لە جیهانە 5 جۆری سەرەکی بۆ ئۆتیزم دۆزراو نەتوانێت کە هەر یەکێکیان کۆمەڵێک نیشانە و هەر یەکێکیان کۆمەڵێک ناسەرەوەیان هەیە بۆ نمونە سندرۆمی کانەر کە یەکەم جۆریەتی مناڵەکان لە ڕووی ئای کۆنتاکت و مەهارەی کۆمەڵایەتی و مەهارەی زمانەوانی کێشیان بۆ دروستە بێت دووەم جۆریان با بڵین سندرۆمی ئەسپەرجەر بە سندرۆمی ئەسپەرجەر ناسراوە مناڵانی ئەم جۆرە ئۆتیزمە زۆر زیرەکن و زۆر شەڕەنگێزن زۆر زیرەکن و زۆر شەڕەنگێزن سەرەتا مناڵانی ئەم جۆرە ئۆتیزمە ئەسپەرجەر درەنگ نیشانەکانی ئۆتیزمیان تیا دەرەکەوێت بەڵام دواتر بە تێپەڕبوونی کات و گەورەبوونی مناڵەکە
لە ڕووی مەهاری زمانەوانی و کۆمەڵایەتی و سۆزداری و هەڵچوونی و هەستی پاشەکشاکە. سێم جۆر سندرۆمی ڕێیتە. سندرۆمی ڕێیت بە زۆری تووشی کچانە بێ تاوەکو کوڕان. بۆچی بە زۆری تووشی کچانە بێت؟ زۆر باشە. زۆر باشە. دکتۆر پێشەوەی جۆرەکانی تەواوکەین بزانین ئۆتیزم ڕێژەیە یاخود چون بڵێ هەندێک جار کەسانێک دەبینی منداڵ دەبینی کە بە شێوازێکی زیاتر بە ڕێژەیەکی زیاتر نیشانەکانی تێدا دەردەکەوێت. ئەمە کرێ بڵێن ئۆتیزم ڕێژەیە لە منداڵدا؟ بەڵێ بە تاکید ئۆتیزم ڕێژەیە لە مناڵێک و بۆ مناڵێکی کا گۆڕێ. پرسیارەکەت ڕۆحی چۆنەڵی بابەتی ئۆتیزمی هەژان بە بۆ چوونی من چونکە نابێ ئێمە هەموو مناڵەکان وەک یەک سیرکین کاتێک هەمیان ئۆتیزمیان هەیە. تەنانەت ئەگەر مناڵێک بۆ نمونە سێ ئاست دیاری کراوە ئاستی سووک مامناوەند قورس بە پێی یاسای کارت. ئەگەر مناڵگەلێک لە ئاستی سووکە بن نابێ هەمیان بە یەک چاو سیرکەین بۆ چونکە حاڵەتی هەر یەکێکیان ئەکرێت لە سەریا لە شوێنێکی جیازی سەریا ڕوویابێ. بۆ نمونە مناڵ لەوانەیە مناڵ هەبێ لە پریفرۆنتال کۆرتێکس بەشی پێشەوەی سەری تووشی ئۆتیزم هاتبێ حاڵەتەکەی سووک بێ و مناڵێکی کەمان هەبێ لە بەشێکی تری مێشکیە خەلەل هەبێ و هەر حاڵەتی سووک و مناڵی ئۆتیزم بێت. بەڵێ بۆی ڕێژەیە لە مناڵێک و بۆ مناڵێکی کە ڕێژەکە ئەگۆڕێ و یەکێکی تر لە خەتەریەتەکان ئەوەیە کە مەگەر مناڵەکە چارەسەر نەکەین ئەم ڕێژە سووکەی کە هەیەی ئەکرێ وردە ڕێژەکەی زیابێت. باشە دکتۆرە بەپێی ئەو ڕێژەی کە تۆ ئاماژە پێ کرد هەمیشە باز لە گرنگی یاخود ئیسفادەی ڕاهێنان دەکرێت بە منداڵانی ئۆتیزم. ئەمە بزانام ڕاهێنانەکان چۆنن بەپێی ئەو ڕێژەیە چۆن دیاری دەکرێت جیاوازی بەخۆی دەبینێت لە پاڵ ئەوشدا پێویستیکەی تۆ بە ڕەگەزیشەوە. بە ڕەگەزەوە سەرەتا ئەگەر ئێمە بازی ڕەگەز بکەین عادەتەن کوڕان زۆرتر تووشە بن لە کچان. بۆچی؟ هەرچەند ئەمە تا ئێستا نەسەلمێنراوە بەڵام با بڵین کۆرتێکس کە بەشی سەرەوەی سەری مرۆڤە لە هەندێک جێگەیە کۆرتێکسی کوڕ تەنکترە لە کۆرتێکسی کچ. وەیە کوڕان 5 هێندەی کچان تازەترین تەحلیلەڵێ 5 هێندەی ینی 5 کوڕ تووشە بێ ئەنجا کچێک تووشە بێ پێشتر 4 بۆ ئێستاڵێن 5. وەیە ڕەگەزی نێرینە زۆرتر تووشی ئەوە ئەبێت تووشی ئۆتیزمە بێت. سەبارەت بە ڕاهێنانەکان ڕاهێنان باشترین عیلاجە بە مناڵیانی ئۆتیزم. تەوانێ مەکە من پێم وایە دایمەگەر بتوێ مناڵێکی ئۆتیزم بەرە و باشبوون بەری سێ مەجرا هەیە چاویان لێ نەخڵافێنی. دەرمان و عیلاج ئەگەر پێویستی کرد پزیشکێکی پسپۆر بۆی دابنێ و ڕاهێنانەکان زۆر مەهم من و کە بە باوکی چارەسەری مناڵانی ئۆتیزم ناسێنراون و لەگەڵ ڕژێمی خۆراکی منداڵەکە. ڕاهێنانەکان بەگشتی خۆی لەو ڕاهێنانانە ئەبینێتوانێ کە گرنگی بە پەرەپێدانی توانای تەرکیز و ئاگاهی مناڵەکە زیاکە و هۆش و واقع بۆ خەیاڵی مناڵەکە ئەگێڕێتەوە. مناڵانی ئۆتیزم بەگشتی ئای کۆنتاکتیان نیای ناتوانن کاتێک کە تۆ قسەیان لەگەڵەکەی سیرکەن. هێزی بینینی ژێکێکە لە هێزە سەرسوڕهێنەرەکان لە کاتی فێربوونە کە مرۆڤ پیادەیەکە. مناڵ ئەم هێزەی نییە مناڵانی ئۆتیزم سیرت ناکە چاو نابڕێتە چاو ناکاتە سەر و یاری کە تۆ پێی ئەڵێ. بۆیە ڕاهێنانەکان ئای کۆنتاکت و هێزی بینین بۆ مناڵ زیاکەن و ڕاهێنانەکان زیاتر خۆی لە شکڵە خۆی لە شکڵی یاری ئەبینێتەوە. بەڵام لە حقیقەتان لە پشت و ئامانجی زۆر زانستی هەیە کە دیسانەوە من پێم وایە بەپێی مناڵەکە بەپێی دەرەجەی مناڵەکە بەپێی توانای مناڵەکە ئەبێ ڕاهێنانەکان ڕێک بخرێن نەک یەک جۆر ڕاهێنان یان کۆمەڵێک جۆر ڕاهێنان بە بەردەوامی بە مناڵەکەی بکەیت بۆ چکە تەلەڤیزۆن سنتەر کتێبەکان کۆمەڵێک ڕاهێنانیان باس کرد. زۆر باشە دکتۆر هەندێک جار ئەو خێزانانی کە منداڵی ئۆتیزمیانەیە هەمیشە گلەی ئەوەیان کردووە کە سنتەرەکانی ڕاهێنانی ئۆتیزم بەپێی پێویستنە بۆ لایەنە حکوومەکەی بەلایەنە ئەهلەکەی یانێ هەندێک جار بڕەپارەیەکی زۆری پێویستە هیچ ڕاهێنانێکێ دایک و باوک بتوانن لە ماڵەوە خۆیان ئەنجامی بدەن لەگەڵ منداڵەکانیانە بۆ ئەوەی چۆن بڵێ سلوکی منداڵەکە ڕەفتاری منداڵەکە ڕێک بکرێتەوە. بەڵام سەبارەت بەوەی کە کەم تەرخەمی هەیە لە سنتەرەکان یان نییە ئەمە پێم وایە مەجرایەکی کە لە هەموو کونچ و کەلەبەرێکی ستایلی ژیان لە وڵاتە بەهۆی هەر هۆکارێکەوە بێ بەڵێ کەم و کوڕی هەیە. بەڵام ئەوشمان لەبیر نەچە خەڵکی زۆر دڵسۆز
لێبڕاو لە سنتەرەکان بوونیان هەیە کە بەدڵ بۆ ڕۆح بە گیان حەزەکەن خزمەتی مناڵی ئۆتیزم بکەن. سەبارەت بەوەی کە دایک و باوکان من پێم وایە یەکێک لە هەڵەکان کە ئێمە لە کوردستان پیادەیەکەین و زۆر شیرین بووە لە لامان ئەوەیە کە چارەسەر بۆ مناڵی ئۆتیزم لە ناو سنتەرەکانە بینینەوە. من پێم وایە باش وایە سنتەرەکان تەنها ڕێگەنیشان دەربن بۆ چارەسەرکەر نەبن، چونکە زۆرترین کاتی منداڵ ئەگەر لە سنتەرەکان بێ پێم وایە مناڵەکە لەوانەیە تووشی کورتی بێ لە بەدیهێنانی گەیشتن بە چارەسەر لەگەڵ ئەوەی کە خەڵکی زۆر باشیش لە سنتەرەکان هەیە. بۆی کەمی ڕێژەی سنتەر و کەمی ستافی پسپۆر لەم مەجالەیە ئەگەر دایک و باوک پشت بە سنتەرەکان ببەستن تووشی هەڵابن. بۆیە خێزان و ژینگەی خێزان باشترین شوێنە کە مناڵ ڕاهێنانی پێ بکرێت. ڕاهێنانەکان چین و چۆنن وەکوتم بەپێی مناڵەکە باش وایە ڕاهێنانەکە دابنین، بەڵام بەگشتی پێم وایە مناڵ لە ئای کۆنتاکت لە ڕاهێنانەکان کە چۆن وا بکەیت چاوی مناڵەکە لەسەر یاریەکە بمێنێتەوە و مناڵەکە لە ڕێگەی بینینەوە فێری یاریەکە ببێ و زیاتریش لە مناڵانی ئۆتیزمە پشت بۆ ببەسرێ ئاستی تەرکیزی مناڵەکە بەرەو سەربەری. بۆ نمونە یەکەم جار چێکێکی تەرکیزی مناڵەکە بکە، تاوان تەرکیز کێم باسێکن یەکگەڵین تەرکیز وازین یەک جۆر تەرکیز هەیە. زیاتر لە چەند جۆرێک تەرکیز لە جەستەی ئینسانە بوونی هەیە، تەرکیزی بینین، تەرکیزی بیستن، تەرکیزی هەستیەکان، تەرکیزی مناڵەکە سەرخەیت، ئای کۆنتاکتی مناڵەکە باشکەی لە ڕێگەی هەر یاریەکەەوە کە باش وایە پسپۆرێک بەدابنێت. باشە دکتۆر، ئەمە بێمە سەر چارەسەرەکان، ینی بەگشتی چارەسەرەکان چین؟ تەنها لە ڕووی ڕاهێنانە ئەمە چارەسەرە بۆ منداڵانی ئۆتیزم یاخود دەکرێت بڵین چارەسەری دیکە هەیە. لە پاڵ ئەوەشدا باس لە خۆراکمان بۆ بکەیت، زین خۆراک چیە؟ کە بە کورتی وەڵامان بیتەوە. بەچاوان ڕاهێنانەکان وەکوتم چارەسەرەکان دەرمان و عیلاجکان بێ پزیشکێکی پسپۆر بۆ مناڵەکەی دابنێ، چکە زۆر جار لە پاڵ ئۆتیزمەکە مناڵەکە کێشەی تریشی هەیە. بۆ نمونە ئێستا حالێن من مناڵێکم لە ئێپلێپسی هەیە لەگەڵ ئەوەی کە ئۆتیزمیشی هەیە. ئێپلێپسی چییە؟ ئیژەرە ینی گەشکەشی لەگەڵایە، کارەبای سەری تاوانیە لە پاڵیشی ئۆتیزمی هەیە. بۆیە ئەمە بە تاکید پێویستی بە دەرمان هەیە و لە پاڵ ئەویشان ڕاهێنان یەکێکی تر لە باشترین چارەسەرەکان کە باسمان کرد خۆراکیش دیسانەوە چێتە خێزانی چارەسەرەکان بۆ مناڵانی ئۆتیزمەکە بە خێرایی چەند خۆراکێک بخەینە ڕوو. یەکەم خۆراک قرژاڵ، خواردنی قرژاڵ بۆ مناڵانی ئۆتیزم زۆر زۆر چارەسەرە. باش وایە مناڵەکە بۆ ماوەی 3 مانگ قرژاڵ بخوات و قرژاڵەکەش چۆن بخوا؟ تەمەن قرژاڵ کە گیاندەبەرێکی ئاویە، دیوی ژێرەوەی قرژاڵ ڕەنگی سپیە، ئەو ڕەنگە سپیە دەرکە، ئەی لای خۆمانەڵی ناوسکەکەی دەرکە، پاشان گیان ئەو بەشەی تری بە دەستکەوانە بکتە، نیو پیاڵە ئاوی تێکە بیپاڵێەوە و ئەگەر مناڵەکە خواردی زۆر باشە واگەر نەی خوارد تێکەڵ بە خواردنیکەی بکە بیە بە مناڵەکە. یەکێکە لە چارەسەرە باشەکان. 2 شیری خوشتر، زۆر باشە. 3 کولەکە گەورەکان، کولەکە گەورەکان. 4 بەزالیاوەی کاکرێتە بریانیەوانێ. 5 چیاسید. 6 سۆی میلک. 7 شیری بادەم. ئەمانە ئەکرێ لە ڕیزی خۆراکە زۆر باشەکان بن کە مناڵ ڕۆژانە پێویستە بیخوا بۆ بیرمان نەچی هەموو مناڵانی ئۆتیزم لە فۆلیک ئەسیدیان کەمە، با بڵێن کانزاکانی وەکو ئاسن و زینک و ئەوانیان کەمە، ڤیتامینەکانی وەکو E و A، D و C، K، B12، B6 ئەمانیان کەمە. ئیتر بەپێی ڕێژە هەیە هەمیان کەمە هەیە، نیوەی کەمە هەیە، چەندانێکی کەمە. بۆیە مناڵانی ئۆتیزم دایم لەگەڵ خواردنا کێشیان هەیە. چەند جۆرێک خۆراک هەیە کە دووبارەی کردەوە حەزی چووە سەر، ئیتر بەردەوام بەس داوای ئەوواکە. ئەگەر مرۆڤیش بەردەوام هەر چەند جۆرێک خۆراک بخوا، موادە غذایەکانی جەستەی کامل نابن و لە نەتیجەشە مناڵانی ئۆتیزم زیاتر لە ئێمە پێویستیان بۆیە لە ڕووی پێکاتی خۆراک و تەواو جستیان پڕ بێت. زۆر باشە دکتۆر زانە عەزیز پسپۆری مناڵی ئۆتیزم و دواکەوتنی ژیری، سپاس بۆی لەگەڵ ئێمە میوان بوویت. سپاس دکتۆر بۆتەوە. چاواکەم هەر بژن. زۆر سپاس. خۆشەویستان تۆریەکەم پێشکەشکرا بە میوانداری دکتۆر زانە. تۆڕی پامنێرانمان ئامادەیە، دەستپێکیش پامنێرمان وریە حەمە کەریم لە هەڵەبجێ و سانێرەکانی هەڵەبجێ